دوو تۆمەتبارن کە بازرگانیان بە ئەندامەکانی جەستەی مرۆڤەوە کردووە. هەردوو تۆمەتبارەکە کڕین و فرۆشتنیان بە گورچیلەی مرۆڤەوە کردووە و دەیانویست گورچیلەیەک بە بڕی 23 ملیۆن دینار بفرۆشن، بەڵام لەلایەن پۆلیسی سلێمانیەوە دەستگیر کران. دیارە ئەمانە باندێکن، کەسێکیان کووردە، کەسەکەی تر عەرەبە. ئەوەی کە ئێستا لە وتەکانیان هاتووە کە کەسێکی بەڕەگەز عەرەب لە بەغاوە هاتوو بۆ سلێمانی تا گورچیلەی خۆی بفرۆشە بە بڕی 23 ملیۆن دیناری عێراقی. ئمە چاودێریی وردمان لە خەستەخانەکان داناوە بۆ توانیمان ئەو دوو کەسە دەستگیر بکەین. لە ئێستادا دانیناوە بۆوە کە ڕێکەوتە کە گورچیلەی و کەسە بفرۆشە بە کەسێکی بە 23 ملیۆن، بەڵام عملیەکە نەکراوە، ئێمە گرتومانن. یەکێک لە تۆمەتبارەکان دانیشتووی شاری هەولێر بووە کە تەمەنی 37 ساڵ بووە، ئەوی دیکەشان دانیشتووی شاری بەغداد بووە و تەمەنی 35 ساڵ بووە، هاتوونەتە شاری سلێمانی تا مامەڵە بازرگانیەکان ئەنجام بدەن. بەپێی ئامارەکانی پۆلیسی سلێمانی لە ماوەی ئەم ساڵدا یەکەم حاڵەتی بازرگانیکردنە بە ئەندامەکانی جەستەی مرۆڤەوە. لە ساڵی ڕابردووشدا زیاتر لە 3 حاڵەت تۆمار کراون. ئاریان ڕەشید بەڕێوەبەری نووسینگەی سلێمانی بەرەنگاربوونەوەی تاوان ڕێکخراوەیەکان باس لەو سزانە دەکات کە بەسەر ئەو کەسانەدا دەسەپێندرێت کە بازرگانی بە ئەندامەکانی جەستەی مرۆڤەوە دەکەن. ئێمە یاسای بەرەنگاربوونەوەی بازرگانیکردن بە مرۆڤمانەیە، یاسای بەخشین و چاندنی ئەندامەکانی لەشی مرۆڤ لە کوردستان عێراق. ئەمە عنوانی یاساکەیە، مادە 20 ساڵێکی ئەڵێ هەر کەسێک سەرپێچی هەر حکمێک لە حکومەکانی مادە 7 ئەم یاسایە بکە، ئەوە سزا دەدرێت بە زیندانیکردن بۆ ماوەیەک لە 5 ساڵ کەمتر نەبێت و بە پێبژاردن لە 50 ملیۆن دینار کەمتر نەبێت و لە 100 ملیۆن دینار زیاتر نەبێت، واتە غرامەیەکی مادی لە 50 ملیۆنەوە بۆ 100 ملیۆن، و عقوبەیەک کە لە 5 ساڵ کەمتر نەبێت. بەپی یاسا پێدانی گورچیلە یاخودەرە ئەندامێکی جەستە با کەسێکی دیکە تەنها لە ڕێگەی بەخشینەوە دەبێت و نابێت کەسی بەرامبەر هیچ بڕەپارێک وەربگرێت. بڕوابادین کورسات نیوز، سلێمانی.